سڵاوتان لەبێ و کاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. بەڕێزانم هەر لە میانەی کۆڕبەندی دووەمی پەروەردەی کوردستان زۆر بەڕێز مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لەگەڵماندای. مامۆستا جان زۆر بەخێر بێت. زۆر سوپاس. سڵاو بەڕێزتان بۆ بینەرانی کەناڵی پەروەردەی هەولێر. مامۆستا ئێستا لە نێو کۆڕبەندای گرنگی و ئەهەمیەتی ئەم جۆرە دیدار و کۆبنەوانە چۆن دەبینی؟ بەڵێ زۆر سوپاس. تاوان پەروەردە و پرۆسەی پەروەردە لە هەموو ماڵێکات هەیە و پێشم وایە بە تێپەڕبوونی کات بەردەوام لە گۆڕانکاریە ژیان و بۆ خۆ ئامادەکردن بۆ پێشهاتەکان بۆی پەروەردە دوانەکەوین و لەگەڵ یا بڕۆین و هەم کەم کورتیەکان پڕکەینەوە مەسلەی دیدار و کۆڕ و کۆبوونەوە و سیمێدانەوەوانە تا کۆنگرە و کۆنفرانسیش زۆر زەڕورە بەردەوام ساڵانە هەبێ و ئەم کۆڕبەندەش حەوت تەوەری دیاری کردووە. حەوت تەوەرەکە ئەتوانم بڵێم بینی ئێستایە واتە ئەبێ ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ پێشهاتەکانی ساڵی داهاتوو و بزانین لە ڕابردووە چیمان کردۆ و تێبینیەکانمان بۆ ساڵانی داهاتوو جێبەجێکەین هەوڵۆین پرۆسەی پەروەردە زیاتر بەرەو پێش بەرین. مامۆستا دڵشاد ئێوە ئەم ساڵ خۆشبەختانە کە جێگای دەستخۆشیە ئاسێکی باشی زانستی پەروەردەییتان تۆمار کرد لە ئەزمموی پۆلی 12 کە ئەمە بووە جێی دەستخۆشی. پلانی ئێوە بۆ ساڵی داهاتوو بە هەمان ئەو پلانەی ئەو ساڵە یاخود پلانێشکەتان هەیە بۆ بەرەو پێشچوونی زیاتری ئاستەکان؟ بەڵێ سەبارەت بە دەرەنجامەکانی پۆلی 12کان کە من خۆمەک و بەڕێوەری گشتی دایمە گلەیم لەو ئیمتیحاناتی 12کان هەیە چونکە ناکرێت تاقیکردنەوە بێتە هەموو شتێک بۆ قوتابی خوێندکار و ڕەنجی چەند ساڵ یان 14 ساڵێکە لە باخچەوە دەست پێ بکە تەنها ئەو نەتیجەیە بڕیار بدالی. ئەمە منێکێکە لەوانەی تێبینیمان هەیە و پێشم وایە ستافی وەزارەت ئەمانەوێت چارەسەریکەین و ئەتوانم بڵێم هۆکاریش بە دەرەجەی یەکەم کە نێنە پێشەوە بۆی ئیمتیحان هەموو شتێک نەبێت وەزارەتی خوێندنی باڵایە تەمە ناکەم ئەم سیستەمە بگۆڕین بۆ مەرکەزی. سەبارەت بە نەتیجەکەش من هەر قوتابی خوێندکارێک لەسەر ئاستێرێم و لە کوردستانی بەشەکانی و گەورەش بێ من شانازی پێوەم کە کوردێک یەکەم بێت. بۆ نمە شاری کەرکووک کۆمەڵە قوتابی خوێندکار یەکەم بوون ئەمە ئەتوانم بڵم جێی شانازیەکی زۆرە بۆ نەتەوەکەمان و ئەوەی سلێمانیش بە حکومەوەی مدیرعام هەم مامۆستا بوون پێشتر پێم خۆشە. هۆکارەکەشی ئەگەڕێنمەوە بۆ چەند خاڵێک. یەکەم لە سلێمانی ئەو قوتابخانە و خوێندنگەیانەی کە داوامیان کرد ئەوانە داوامیان کردو بە پێی سیستەمی وەساڵنامەی وەزارەتی پەروەردە و بەردەوام لەسەر لەگە بەڕێوەبەرەکانە لە قسە بووین لە گفتوگۆ بووین تەشجیعمان کردن هاوکاریان بووین. ئەمە یەکێکە لە هۆکارەکان واتە ئەگەر بێ سەیری ئەوائیلەکان کەی زۆر باشە بەڵام لەو لاوەرە سەری نسبەی نەجاح کە سلێمانی پاشەکشەی کردووە بە تایبەتی ئەمە لە 4 قەزا کە پەروەردەی تیا داوامیان زۆر درەنگ دەست پێ کردەوە بۆ هۆکارەوەی نسبەی نەجاحی سلێمانی لە چاو ساڵی ڕابردووە دابەزێن. یەکێ لە هۆکارەکانی تری ئەوەیە کە ئێمە دایک و باوک بەڕاستی زۆر مهتەمە متابعی قوتابی خوێندکارەکەیەکە ئەتوانم بڵێم ڕۆژانە ئەگەر 100 کە سەردانی بەڕێوەبەری گشتی بکات لەوانەیە بڵێم 20-25 کە سوکاری قوتابی خوێندکار کە دێنەڵێن مەکتەبەکەمان پێداویستی ئەمە هەیە مامۆستا فڵان دەرس شەرحکا بە سەریعی مناڵەکانمان تێناگەن با دانیشتێ بکەین کۆبوونەوەیەکەین چارەسەریکەین. ئەمە زیندوێتی کە سوکارەکە. قوتابی خوێندکاریش بەڕاستی متابعە و کێبڕکێکی زانستیان هەیە و بەرامبەر بەوەش ئێمە مامۆستایانمان کێبڕکێکی زانستی و پەروەردەیەکەن لەگەڵی شا قوتابخانەکان. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەم کێبڕکێ زانستی پەروەردەی بێتە هۆی ئەوەی کە هەمیشە لە ناو ماڵەکانەوە ئیشکەن لە ناو قوتابخانەکان و ئیشکەن بۆ ئەوەی کە نمرەی بەرز لە شاری سلێمانی بێت کە من پێم وایە نسبەی نەجاحی بەرزیش گرنگە لەگەڵ یا هاوشانی بڕۆ کاتە ئێستا من نەکراوە. بۆ ساڵی داهاتووش ئێمە خۆتان زان شاری سلێمانی چەندین ساڵ بایکۆتی کردووە ئەوە مامۆستا داوای مافێکی ڕای خۆیەکە کە موچە بووە. ئێمە لەگەڵ یانان ڕۆشتوین هاوکاریان بووین تەشجیعمان کرد دەوام بکەن و لەگەڵ حکوومەتی هاوشان لەگەڵ یانە دایمە تەکلیفمان کرد کە موچەی وەزارەتی پەروەردە لە کاتی خۆیان بدرێت لەبەرەوەی پرۆسی پەروەردە کاتێکە کە تێپەڕی ناگەڕێتەوانێ. ئەمە واتە موچەیەکێکە لە هۆکارەکانیەوەی کە بڵێن پلانی داهاتوومان سەرکەوتوو بێ بەڵام بۆ
تێپەڕاندنی ئەو کەم و کورتیانەی ساڵ ئەم ساڵی ڕابردوومان بە تایبەتی بۆ قۆناغی یەک و پۆلی با بڵێم پۆلی سێ بنەڕەتی و پۆلی شەش کە دەرەچێت بۆ حەوت وە پۆلی دە و یانزەکان کە من هەچ فریانە کەوتم بەوەی بایکۆتەوە چکە و قۆناغانە درەنگ دەستیان پێکردەوە بە سوپاسەوە لەگەڵ بەڕێز وەزیر پەروەردە گفتوگویەکمان کرد چۆن هەوڵبین تعویز بدەینەوە بەرنامەیەکەماندانا لەسەر ئەرکی حکوومەت خولی بەهێزکردن بکەینەوە خۆتەزانێ بە پەیمانکانی پشیمانەیە خولە بین ئەکەنەوە بە پارە و قوتابخانە و خوێندنگەکانی ڕێیان پێین مەبلەغی پارە لە قوتابی خوێندکار وەرگرن بۆ ئەم قۆناغەکان کە خول بکەنەوە بەس ئەم خولیان نەخێر بوجەکە حکوومەتی هەرێم دابینێکە هەم بۆ مامۆستا پاداشتێکی هاتێ بۆ سەرپەرشتیار بۆ بەڕێوەبەری خولەکان تا کارگوزاریش ئەمە موافقەتەکەی تۆزە تاخیر بۆ هەرچەند هەندێکی خەتای بەڕێوەبەرتی گشتەکانی تر بوو موافقەتێکی مانێکی هاتووە کە بۆ سنووری ئەو چوار تەربەی کە داوامکردن تۆزە تاخیر و بای 2 ملیار و 400 ملیۆنە حکوومەت موافقەتی کلۆمانی خولەکەینەوە بۆ قۆناغانە ئەمەش یەکێکە لەو پلانانەی بۆی هەوڵبین تعویزی ئەو کەم و کورتیانە بێنەوە دەستەکان نەخۆش مامۆستا زۆر سوپاس دووبارە سوپاس دەکەین بەخێربێ بۆ سەرکەوتبندی دووەمی پەروەردەی کوردستان زۆر سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ ئێمە وەکو تەلەڤیزیۆنی پەروەردەیەش کە دایکین هەموو هاوکارێک و لە خزمەتتانە سوپاسان دەکەین سوپاس مامۆستا جان سوپاس بۆ ئێوەش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر